هیوادارم پشتگیری لەم کەناڵە ئاینیە بکەن. بابەتی زۆر جوان و بەسوود لەسەر ئاینی ئیسلام بڵاو دەکاتەوە. بێگومان هەمومان پێویستە پشتگیری لێ بکەین، چونکە ئەم کەناڵانە تاکە ئامانجیان سوود گەیاندنە بە ئێمە و ئەگەر ئێمە هەمیشە پشتگیری لێ بکەین ئەوە هەردەم بابەتی بەسوودمان پێشکەش دەکەن و خزمەتی ئێمە دەکەن. بۆیە هیوادارم هەمومان بە شێوازێکی خەیاڵی پشتگیری لەم کەناڵە و هاوشێوەکانی ئەم کەناڵە بکەین و ئاسی سەبسکرایبەکانی بەرزەوە بکەین. مەترسیدارترین حاڵەتەکانی نیشتنەوەی فڕۆکەکان بەڵام سەرکەوتوو بوون تێیدا. سڵاوتان لێبێ هاوڕێ خۆشەویستەکانم، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لەوەیە ئەو فڕۆکەی کە تۆ تێیدا سەرکەوتویت بایەکی بەهێز لێی بدات و زیانێکی بەربکەوێ، یان لە ناوەڕاستی زریانێکدا بکەوێتە خوارەوە، یان مەکینەکەی تێک بچێ، یان زۆر حاڵەتی مەترسیدارتر. بەڵام ئێمە هیوادارین هیچ یەکێک لەمانەتان توش نەبێ. بەڵام لەگەڵ ئەم ڕووداوانشدا فڕۆکەوانەکان هەموو ڕێگایەک تاقی دەکەنەوە تاوەکو خۆیان ڕزگار بکەن لێی. هەندێک کات بە ناچاری نیشتنەوەی ناچاری ئەنجام دەدەن کە مەترسیەکی زۆری هەیە. لەم ڤیدۆیەدا دەنیشتنەوەی ناچاریتان نیشان دەدەم کە زۆر مەترسیدارن بەڵام سەرکەوتوو بوون تێیدا. لەگەڵمان بن، بەڵام سەرەتاوەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پاڵپشتیمان بکەن بە لایککردنی ڤیدۆکە و لە بیرشی نەکەن. ئەگەر نوێن لە کەناڵەکەمان ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و دڵنیاش بن لە کاراکردنی زەنگۆڵەی تەنیشتی سەبسکرایبەکە بۆ ئەوەی هەردەم نوێترین بابەت بگا بەدەستان. ئێستاش با دەست بە ڤیدۆکەمان بکەین. دەیەم، بایەکی بەهێز. یەکێک لە ناخۆشترین شتەکان ئەوەیە کە فڕۆکەکەت بکەوێتە نێو بایەکی بەهێزەوە و بەداخەوە ئەمە ڕوویدا لەگەڵ ئەو فڕۆکەی کە لە هامبۆرگ نیشتەوە کەس چاوەڕوانی کارەساتی نەدەکرد، بەڵام بایەکی بەهێز بە خێرای 220 کیلۆمەتر لیانیدا و بایەکە گەردەلوولێکی توندی هێنا لەگەڵ خۆیدا. بۆیە فڕۆکەوانەکە ویستی بنیشێتەوە. کاتێک نزم بۆیەوە بەربایەکی بەهێزی تر کەوت کە خێرایەکەی 250 کیلۆمەتر بوو. بۆیە باڵەکان زۆر لاربوونەوە بە ئاراستی زەوی، بەڵام خۆشبەختانە فڕۆکەوانەکە توانی بارەکە ئاسایی بکاتەوە. بەڵام ئەو کات لە نزیک ڕێڕەوی فڕۆکەکە لاچوو بوو و دەبوایە کارێک ئەنجام بدرایە بۆ باشترکردنی بارەکە و دووبارە فڕیەوە و بەرەو سەرەوە ڕۆیشت و توانی خۆی ڕزگار بکات. نۆیەم، پێکهاتەیەکی ناتەواو. چی دەکەی ئەگەر تۆ لە ئاسماندا بیت و لە نێو فڕۆکەیەک بی و کەشێکی خۆشت هەبێ، لە ناکاودا بزانی پێکهاتەی فڕۆکەکەت ناتەواوە و کێشەی تیادا هەیە. ئەوەی کە تۆ بیری لێ دەکەیتەوە ڕووی داوە و لەگەڵ سەرنشینانی فڕۆکەیەک ڕوویدا کە دەڕۆژ بەرەو ئاستانە. لە نێو فڕۆکەکە 116 سەرنشین هەبوو لەگەڵ 5 کەس کە دەستی فڕۆکەوانی فڕۆکەکە بوون، بەهۆی شتێکەوە کە نازانرێ. پاسکیلەکانی پێشەوەی فڕۆکەکە کاری نەدەکرد و فڕۆکەوانەکە بڕیاریدا کە بەبێ ئەوە بفڕن و 30 مەتر پێش نیشتنەوە لوتی فڕۆکەکە تێکشکا. بەڵام دەستی فڕۆکەوانەکە ئاماژەی بەوە کرد کە هیچ زیانێکی نەبووە. بەڵام بە دڵنیاییەوە فڕۆکەوانەکە زۆر باشە و کاری خۆی ئەنجامدا. هەشتم، شوێنێک لە دارستان لە 7 مانگی نۆی ساڵی 2010 فڕۆکەی 145 لە ناوچەی کێوەچۆڵەکانی سایپیریان نیشتەوە. ئەم فڕۆکەیە بەرەو مۆسکۆ دەڕۆیشت، بەڵام دوای 3 کاتژمێر و نیو لە فڕین سەرچاوەی وزەی تێدا نەما. زۆربەی ئامێرەکان لە کارکەوتن و پاڵنەری سوتەمەنیش لە کارکەوت و بەم شێوەیە نەدەتوانرا کۆنتڕۆڵی باڵەکان بکرێ. تەنها بەشی 30 خولەک سوتەمەنی مابوو. بۆیە فڕۆکەوانەکان بە دوای ناوچێکی گونجاو دەگەڕان تاوەکو ئەم فڕۆکە 80 تەنە بنیشێتەوە لێی. ڕێڕەوی فڕۆکەخانەیەکیان بینی کە ناوی ئیزما بوو، بەڵام لە ڕاستیدا ناوچەکە کورد بوو، بریتی بوو لە 350,000 مەتر و لە کۆتاییدا توانیان بنیشتنەوە لە فڕۆکەخانەکە، بەڵام نەیانتوانی بوەستنەوە لە زەوی فڕۆکەخانەکە. بۆیە فڕۆکەکە بەردەوام بوو لە ڕۆشتن تاوەکو گەیشتە گوندی بەرامبەر و 72 سەرنشینەکە بەبێ زیان ڕزگاریان بوو و دەستەی فڕۆکەوانیش کە 9 کەس بوون هیچیان لێ بەسەر نەهات.
حوتەم فڕۆکەی جیملەر فڕۆکەی بۆینگ 767 کۆمپانیای ئێر کەنەدا کە کێشەکەی 232 تەنە لە بەرزای 12,000 مەترەوە کەوتە خوارەوە ئەمەش دوای وەستانی مەکینەکانی و بارەکە خراپتر بوو لە دوای بڕانی کارەبا لە نێو فڕۆکەکە ئەمە وای کرد هەندێک لە ئامێرەکان لە کار بکەون بەڵام دەستی فڕۆکەوانەکە هەموو هەوڵێکیدا تاوەکو بارەکە بهێنێتەوە سەر بارە ئاساییەکەی لە ئەنجامدا کەس تووشی زیان نەبوو و بەرپرس لەم کێشەیەک بوو لە خزمەتگوزارێ زەمینیەکان لە فڕۆکەخانەی ئۆتاوا ئایا باوەڕ دەکەی کە تەنها 5 تەن کیرۆسینیان دانابوو لە تانکیەکەدا لە زیاتی 20 تەن و فڕۆکەکە توانی ڕزگاری ببێ ئاوێش لەبەر ئەوەی فڕۆکەوانەکە زۆر لێهاتوو بوو و لە فڕۆکەوانی دەزانی و ئەزمونێکی زۆر باشی هەبوو. شەشەم هەوری دووکەڵ هێڵی فڕۆکەوانی 747 بەناوبانگترینە لە نیوزلەندا و لەندەن و ئۆکلاندا و زۆربەی کات لە هیند و ئوستورالیا و مالیزیا دەوەستێ بەڵام دوای فڕینی بە 2 خولەک لە فڕۆکەخانەی کوالالامپۆر شتێکی سەیر ڕوویدا ناو فڕۆکەکە پڕ ببوو لە دووکەڵ و جامەکان بە دووکەڵێکی خەست داپۆشرا بوو ئەم دیاردەیە بە ئاگری قدیسی ئێلمۆ ناو دەبرێ ڕاداری کەشوهەوا هیچ ئاماژەی بە ڕەشەبان نەکردبوو لەگەڵ ئەوەی کە دووکەڵێکی زۆر بوونی هەبوو بەڵام سەرنشینان ئاگریان دەبینی کە دەرەچوو لە مەکینەکەوە هەوڵیان دەدا بارەکە کۆنتڕۆڵ بکەن بەڵام سوودی نەبوو لە ناکاودا و لە بەرزی 4100 مەترەوە مەکینەی سوارم دەستی کرد بە کارکردن و پاشان ئەوانی تریش کاریان کرد و توانی بەسەر کەوتوی تاوکو فڕۆکەخانەی جاکارت و بڕوا و بنیشێتەوە و 284 سەرنشین توانی ڕزگاریان ببێ. پێنجەم فڕۆکەوانێک لەسەر بنمیچی فڕۆکەیەک لەوەیە هیچ کەسێکی تر نەدۆزیتەوە کە بتوانێت لەسەر بنمیچی فڕۆکەیەک بوەستێ فڕۆکەوان تیم لانکاستەر کە زیاتر لە 11,000 کاتژمێر لەناو فڕۆکە بووە سەرۆکی دەستی فڕۆکەوانی فڕۆکەیەک بوو کە لە ساڵی 1990 لە بەریتانیای گەورەوە دەڕۆژ بۆ ئیسپانیا لە کاتژمێر 20 خولەک فڕۆکەکە فڕی دوای 13 خولەک گەشت بە بەرزایی 5,000 مەتر و فڕۆکەوانەکە لەسەر خۆی ویستی پشتینی سەلامەتیەکەی لابەرێ بەڵام لە ناکاودا جامەکان تێکشکان و فڕۆکەوانەکەش بەهۆی بایەکەوە لەگەڵ شوشەکاندا فڕیە دەرەوە بەڵام قاچەکانی هێشتا لە ناوە بوون یەکێک لە فڕۆکەوانەکان دەستی کرد بە نیشتنەوەی ناچاری و ئەوەی تریش قاچی فڕۆکەوانەکەی گرتبوو دوای ئاگادارکردنەوەی تاوەری چاودێری لە نزیکترین فڕۆکەخانە نیشتنەوە و فڕۆکەوانەکەش دەست و قاچی شکابوو بردرا بۆ نەخۆشخانە و نەیتوانی تاوەکو 5 مانگ فڕۆکەوانی بکە و ئەو لەو کاتەوە تاوەکو ئێستا هەموو جار پێش ئەوەی سواری فڕۆکەکە ببێ دڵنیا دەبێتەوە لە جامەکان تاوەکو بزانێ هیچ کێشەیەکی هەیە یاخود نا. چوارەم فڕۆکەیەک بە بێلوت لە ڕۆژی پێنجشەممە لە 27 مانگی حەوتدا فڕۆکەوان ئەلێکساندەر ئەکۆپێف توانی نیشتنەوەیەکی پاڵەوانانە ئەنجام بدا لە فڕۆکەخانەی ئەتاتورکی وڵاتی تورکیا فڕۆکەکە لە ئەستەمبوڵەوە دەڕۆژ بەرەو قوبرس و لە ناو فڕۆکەکە دەستەیەکی ئۆکرانی تێدا هەبوو لە بەرزای 4,000 مەتر پێشەوەی فڕۆکەکە کرد بوو و جامەکەی پێشەوە لێبۆیەوە بۆیە بڕیاریاندا نیشتنەوەی ناچاری ئەنجام بدەن لە ناو فڕۆکەکە 221 سەرنشین بوونی هەبوو فڕۆکەوانەکە زۆر چاونەترس بوو و تەنها لە پەنجەرەکانەوە سەیری دەرەوەی دەکرد لەوەی ئەگەر فڕۆکەوانێکی تر بووایە نەیتوانیایە ئەنجامی بدا بەڕاستی شایەنی ڕێزە. سێم نیشتنەوە لەسەر کەنار دەریا بەڕای تۆ مرۆڤەکان لەسەر کەنار دەریا چی دەکەن؟ بێگومان مەلە دەکەن و مێشکیان ئارام دەکەنەوە بەڵام ئەگەر لەسەر کەناری ماهوبی لە دەریای مارتنی فەڕەنسی ئەوە لە ئەنجامدانی ئەم کارانە بێزارت دەکەن چونکە ئەم کەنار دەریایە دەکەوێتە نزیک فڕۆکەخانەی نێودەوڵەتی بۆیە لە زۆربەی کاتەکان فڕۆکە لە نزیکت دەنیشێتەوە و بێزارت دەکا و شوێنی نیشتنەوەی فڕۆکەکە زۆر شوێنێکی گەورە و فراوان نییە بۆیە فڕۆکەکە زوو دەنیشێتەوە پێش ئەوەی بگاتە نێو فڕۆکەخانەکە و فڕۆکەخانەیەکی لەم زۆرە بچووک هیچ لەگەڵ ئەم فڕۆکە گەورانە ناگونجێ ئەمە ژوا لە سەردانکەرانی کەناری دەریاکە دەکا لە کاتی نیشتنەوەی فڕۆکەکەدا سەریان دابگرن و لە ڕێگەی مۆبایلەکانیانەوە ڤیدیۆ وێنە بگرن و بەڕاستی نیشتنەوەی فڕۆکە لە جێگایە کە مرۆڤی تێدا کۆبۆتەوە شتێکی زۆر مەترسیدارە بەڕای تۆ ئەبێ بە چ زۆرێک ئارامی خۆت لەوێ وەربگری کە دوای چەند کاتژمێرێکی کەم فڕۆکەیەک لە تەنیشتت بنیشێتەوە. دووەم فڕۆکەیەک بەبێ بنمیس ئەگەر تۆ گەیمەر بیت دەزانی چەند خۆشە لە یاریەکاندا بفڕی و هیچ پارێزدەرێکن نەبێت تاوەکو پارێزگاری لێ بکات لە هەوا بەهێزەکە بەڵام بە دڵنیاییەوە ئەم تاقیکردنەوەی لە ڕاستیدا خۆش نابێت و زۆر مەترسیداریشە
سەرنشینانی فڕۆکەی بۆینگ 737 ناسار بوون لە بەرزای 7300 مەترەوە بنیشتەوە، بەڵام لەناو فڕۆکەیەکی ئاسایی نا، بەڵکو لە نێو فڕۆکەیەک کە بنمیسی پێوە نەمابوو. ئەمەش لە کاتێکدا فڕۆکەکە بە خێرایی 530 کیلۆمەتر دەڕۆشت. گەشتە کورتەکانی نێوان هاوای و هۆنڵولو 53 خولەکی دەخایاند، بەڵام ئەم فڕۆکەیە تەنها 23 خولەکی خایاند. ئەمەش دوای ئەوەی کە دەرگای فڕۆکەکە لە ناوسوو و بنمیسەکەشی فڕی و سەرنشینەکان لە پلەی گەرمی 35دا دەفرین و هەوایەکی زۆر خێرایان بەردەکەوت. تەنانەت کاتێشان نەبوو پشتێنی سەلامەتی ببەستن. فڕۆکەوانەکە دەستی کرد بە نیشتنەوەی ناساری تاوەکو بەرزای 3000 کیلۆمەتر بە خێرایی 500 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا و دوای 11 خولەک لە نەمانی بنمیسەکە فڕۆکەکە تەنها بە یەک مەکینە کاری دەکرد و دوای ئەوە توانیان بە سەلامەتی بنیشنەوە بەبێ زیان ڕزگاریان ببێت. یەکەم نیشتنەوە لە ڕووباری هێتسۆن لەوەیە شتەکە سیر بێ بەلاتەوە، بەڵام تەنها قازێک دەتوانێت فڕۆکەیەک تێک بشکێنێ. سەرنشینانی فڕۆکەی ئێرباز E320 تووشی ترس و دڵڕاوکەیەکی زۆر ببوون بەهۆی ئەم نیشتنەوە ناچاریە. ئەم ڕووداوە بەهۆی هێرشی کۆمەڵە قازێکەوە بۆ سەر فڕۆکەکە ڕوویدا و دوای ئەوەی قازەکان بەر فڕۆکەکە کەوتن، سەرنشینان ئاگریان دەبینی لە مەکینەکەەوە دەردەچوو. فڕۆکەوانەکە ئاگاداری ئەوەی دا کە ئەو قازانە بەرمەکینەکە کەوتون و مەترسی لەسەر فڕۆکەکە هەیە و دوای ماوەیەکی کورت فڕۆکەوانەکە بۆی دەرکەوت کە ناتوانێت فڕۆکەکە بەڕێوە ببە، بۆیە بڕیاری نیشتنەوەی ناساریدا بە ناساری و بۆ ڕزگارکردنی تیمی فڕۆکەوانیەکە و 150 سەرنشینەکە ناسار بوون ئەنجامی بدەن و فڕۆکەکە توانی بنیشێتەوە. ڕووداوەکە وەکو دەرئاسایەک وابوو و هیچ زیانێکی مرۆیی بوونی نەبوو. بەم جۆرەش هاتمە کۆتایی ڤیدۆکە. هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بوو بێ. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ. ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەت بە ئاگادارکردنەوە بگا بە دەستان. و زۆر سوپاستان دەکەم ئەگەر هەموو ڕەخنە و پێشنیارەکانتانم لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن و دووبارە و سێبارە سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بێت.